سەرڕایەوە داهاتە زۆرەی کە لە فرۆشی نەوت عێراق دەستی دەکەوێت، بەڵام لەگەڵەوەشدا لە کۆی هەر 5 کەسێک یەکێکیان هێشتا لە ژێرهێڵی هەژاریدا دەژیت. بە گوێرەی ئامارە فەرمیەکانی کۆمپانیای سۆمۆ، کۆی هەناردینەوتی بۆ ساڵی 2020 گەیشتۆتە ملیارێک و 96 ملیۆن و 345 هزار بەرمیل. تێکڕای هەناردەی مانگانە 91 ملیۆن و 362 هزار بەرمیل. هەرچی تێکڕای ڕۆژانەیە گەیشتۆتە 2 ملیۆن و 362 هزار بەرمیل. ئاماژەی بەوەش داوە کۆمپانیا نەوتیەکانی چین و هیندستان دواتر ئەمریکیەکان زۆرترین نەوتە عێراقیان کڕیوە. ئەو داهاتەی کە لە فرۆشی نەوتی خاو تۆمار کراوە گەیشتۆتە 41 ملیار و 755 ملیۆن دۆلار، کە بە تێکرا 3 ملیار و 479 ملیۆن دۆلاری ماگانەیە. ڕاشیگەیاند کۆی هەناردا لە کێڵگەنەوتیەکانی بەسرە و ناوڕاستی عێراق لە ڕێگەی بەندەرەکانی بەسرەوە گەیشتۆتە ملیارێک و 6 ملیۆن و 454 هزار دۆلار و داهاتەکەی گەیشتۆتە 40 ملیار و 488 ملیۆن دۆلار. لای خۆیەوە وەزارەتی پلاندانانە عێراق چەند هەفتە لەمەوبەر ئامارەکانی تایبەت بە هەژاری بڵاو کردەوە دەرکەوتووە. نزیکەی 10 ملیۆن عێراقی لە ژێرهێڵی هەژاریدا دەژین. پێوەرەکانی هەژاریش لەسەر بنەمای دەستگەیشتن بە تەندروستی، نیشتەجێبوون، پەروەردە، داهات، هەروە پێداویستیەکان بۆ خۆراکە. ئاماژەی بەوەشدا وەزارەتەکە پلان و چارەسەری بۆ کەمکردنەوەی و ئاستە لەم ساڵ داڕشتووە. هەروەها عەبدولزەهرا الهنداوی گوتەبێژی وەزارەتی پلاندانان لە ڕاگەیاندرایەکدا ئاماژەی داوە ئەو دۆخی کە عێراق ساڵانێک کە پێیدا تێدەپەڕێت بووە هۆکار کە ساڵی 2019 ڕێژەی هەژاری بەشێکی بەرچاو بەرز بێتەوە بگاتە سەدا 20، بەڵام لەگەڵ بڵاوبنەوەی کۆڕۆنە و دواتر قوڵتربوونی قەیرانی دارایی لە ئەنجامی داکەوتنی نرخی نەوت، کاریگەری بەرچاویان لەسەر بەرزبنەوەی هەژاری لە وڵاتەکە هەبووە. نەک تەنیا ئەوە، بەڵکو عێراق لە نەبوونی دابینکردنی کارەباش دەناڵێنێت کە لە هەندێک ناوچە بڕینی کارەبا دەگاتە 20 کاتژمێر لە ڕۆژێکدا. بۆ دابینکردنی کارەباش چەندین ساڵە پشتی بە ئێران بەستووە بۆ ئەوەی یەک لە سەرسەی پێداویستیەکانی کارەباکەی پڕ بکاتەوە. ئەوە لە کاتێکدا ڕێکخراوی شەفافیەتی نەودەوڵەتی ئاماژەی بەوە داوە لە لیستی ئەو وڵاتانی کە زۆرترین گەندەڵی تێدا دەکرێت لە جیهاندا عێراق لە پلەی 12میندایە. بە گوێرەی خەمڵان نەفەرمیەکانیش لە ماوەی 16 ساڵی ڕابردوودا بەهۆی گەندەڵیەوە زیاتر لە 450 ملیار دۆلار لە عێراق دیار نەماوە.